نە زەخیرە لە ماڵمە هەیە نە نەول لە ماڵمە لە ژێرزەمینیەکەم ئیتر شتێکە لە سەجادە نەکەوت دۆشاوم نییە برنجم نییە زەیتم نییە ئیتر چی بکەم نازانم لێ بێ دۆخ و گوزەرانتان چۆنە؟ وڵی دۆخ و گوزەرانمان زۆر خراپە چونکە ئەو مێردەم کاسب کارە خۆم بە بۆنێوە کەس نی ئاگای لە مناڵم بێ ناتوانم بچم ئیشەکەم ئێتە کوڕەکەشم کامەندامە تایسە دایبی پیاڵەگیرێ بەخوا 12 ساڵ ئێتە نە زەخیرە لە ماڵمە هەیە نە نەول لە ماڵمە لە ژێرزەمینیەکەم ئێتە شتێکە لە سەجادە نەکەوت خانی خۆتانەیە کرێتی ماڵی خەسوومە ماڵی خەسووم باڵێ ئەی کرێ نایە ناوەڵا کرێ نایم بۆچی درۆکەم بەیسێ بەخواژیانمانە نەسەختەوە کوێ دوو کرێ بەی نەکرێکش چونکە ئەوەی خەڵک نەماناتێنی چەند کە مندامتان هەیەوە لە ماڵەوە ئەم دوانە مێردەکەم و کوڕە بچووکەکەم کوڕەکەی ترم لە پۆلی هەشتا ئەو باش ئەتوانێت هیچ کارێ بکە ئەم مێردەکەم ناوەڵا بە حکمێەوەی ئیشەکە نازانێ هەر کەمێ ئیشەزانم ناش گونجێ لەگە کەسەانی تەحمل ناکات کەسێ بی بە ئەو ناڵێ لەگە کەسەکەیە تر نایبات و ئیشەکەشی پێ ناکری تر ناتوێت ژێوی ژیانتان بە چی دابین ئەەکەن یعنی چۆن ئەژینی ئەوەی خەڵک نەماناتێ کەس نامانات ئەوەی نەگە بە کەمیەگە لە 6 مانگجارێکە ئەیکە 100,000مان ببێنێ 150,000مان ببێنێ خوانەی بڕێخە بەس بەشی چیەکە چیەکی ڕۆژانە تۆ؟ وڵا هەر لە ماڵۆیە لەنارێت ئەم دوکانەوە دوکانەکە داوەڕیشەکەت بڵێ ئەو ئیشانە چەکەیکەی بۆ نوناکە جاروبەر کاشتێت کرێکاری بێت چێ بلۆکیە شتێ بێ ئەگەر خۆڵێ شتێ بێ ئەوە شتێکی ئەوە بێ ئەوش بە کەمی 5,000 3,000 2,000 یەکە بنێ لێسا دنیا ساردە پێویست بە گەرمکەرەوەکە بە نەوتەکە لەوانە پێویست بە خواردن کە ئەم بابەتانە هەموو شتێکە بەس چۆن دابینیەکەنیەوە وەڵا زۆر یعنی ترەوەی ناڵمەوەی خەڵک نەماناتێ زۆر بە ئایسەیت بۆ حاڵیان برنج نییە بەخوای گەورە لە ماڵمە دۆشاوم نییە برنجم نییە زەیتم نییە ئیتر چی بکەم نازانم ئەو نەشم قەرز کردووە لە دوکانەکان بە قورعان خۆ ئەمە نێ ماڵیان نەشەوێ بەس بەخوا قەرزەکەشانەوەیە وایە ئەبێ بیەیت و چ زۆر سەختە بەخوا ژیانمە زۆر پامان نییە هەر زۆر ناخۆشە نەوتمان نییە باشەکەمە ئەگەر نەخۆشیەک بێتە پێشەوە چۆن نەخۆشیەکش بێتە پێشەوە زۆر نانی چۆن ئەڵەی بار و گوزەرانمان زیانمان زیاتر سەختە بێ زۆر ناخۆشەی تە شتێکمان بەسەر بەعن نە سیارەیەکمانەیە نەیشتیتە بێت بە تاکسیەوە ناتوە ئەم کوڕم حالیان لە ڕەبۆیەتی حەزەکەی بچۆ خەسخانی مناڵان بڵێ لاوی ئیسماعیل چەنە نەخۆشی درێژخایەنێتی ڕەبۆ چەنە فۆرمی هەیە لێ چەند جار لێ خەواندومە چۆن مەساریفەکەی ئەەکەی ئەوە وەڵی مەسرەفەکەی دەخۆ بڵم چی مەجبورم کە 150,000 وەرەگرمیان لە دەمی خۆمانیە گەرمۆ گەشتێک یەکێ بماتێ و هەڵ یەگرم پێم دێ بچی بکەمەگەیتر ئەو کای ئیسماعیل تۆ قسەیەکەم بۆ بکە لێرەیە بۆ نمونە ژیان بە شێوە بەڕێواچێ بەڕێوە ناچێ بڕێوە ناچێ نەوە شتێکە نانم لە تەرە شۆقیکای هەمووی وەلەستەی ماڵ و حالوکەکەی بۆ ماڵمە ئیشەڵڵا ئەم سەردانیشتانەکەم دایمە داوای میوە داوای شتەکەم ئێڵم دایگیان نییە بە قوربانم حەزەکەم بەخوا دایمە داوای شتەکە داوای هەموو شتێکەکە چی بکەم بە قورعان ئیتە ئەوەی سەرچار کاتی بە ئەچێت دەبێت دەباشت بۆ ئەو کوری سازە پڕەکەڵ پشتی بەشە سازای شتۆمان سەرچار باشن دەی ماڵیانەوە بە گرنگ ئەوەیە کەسانێکی باش ماون لە ئێستاە